بینەران و بیسەرانی خۆشەوی سلااوان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزدام. لە بەرنمەیەم جارشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک دکتۆر شێخ سلێمان کەنەوەی سەیتای نەهریە. کاک شێخ سلێمان بۆ خۆی کەسایەتیەکی گرنگە و شارەزایەکی زۆری هەیە بە تایبەتی لەسەر بنەماڵەی نەهریەکان خۆشی پێشمەرگەی دێرین بووە یەکێکە لە دکتۆرە ناسراوەکانی کورد بە تایبەتی لە دەرەوەی کوردستان و سەردەمانێک لە UN و لە زۆر ڕێکخراوی جیهانی کە خزمەتی کورد و کوردستانیان کردووە کاری کردووە. کاک دکتۆر بە خێربێتەوە بۆ بەرنامە. خێرانداربی زۆرمە هەنگۆژی گەڵە بخێر هاتن. پرسیاری ئەوەمان کرد کە ئایا شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ عەبدولسەلامی بارزانی بەیەکەوە سەردانی مۆسکۆیان کردووە، شتی وا هەیە؟ یعنی قەزت سەید تەهای ببوورە سەید تەها بەڵێ. شێخ عەبدولسەلام کە نامەیەک هات لە شێخ عەبدولقادر کوڕێ شێخ عوبەیدوڵڵای نەهری بۆ سەید تەهای برازای خۆی، چکی مامێ سەید تەهایە، فەنووسی بووی ئەگەر ئەتوو ئەو مساعدەی ئەوەی بکە، مساعدەی واز لە سیاست بێنە لە محاولە بکە پشتگیری شێخ عەبدولسەلامی بارزانی بکە بە هەموو شێوەیەک. ئەو هات تگێرنەوە و ئەو سیلاحی کە لەکن شێخ عەبدولسەلامی بارزانی هەبووە هەموو سەید تەهای کڕیە بۆ هەنارە و بۆ زۆر کەسی دیش تقریبان بۆ خەڵکێکی زۆر سیلاحی کڕی. یەک لە سەبەبەکانیش کە لە ئێران ژەهرداریان کرد، یەک ئەوەش یەک بوو لە سەبەبەکان کە ئینگلیز زانی بووە سیلاحی کڕی و دەوڵەتی عوسمانی زانی بوون. بە شێخ عەبدولسەلام جاری ئەوەل شۆڕشەکەی کە بردیەوە، جاری دووەم کە دۆڕاندی هەچووە ئێران، چۆ ئێرانی لە گوندێ لە بیرا من چۆ ناوی گوندەکەی شێخان، لە گوندێ شێخان دووسێ کەس گەدا بوونە، نامەیەکی بۆ سەید تەهایت نووسیت، نامەکەیت بێژیت ئینی مەغلوب فانتەسەر، عینی دوعای نوح کە کردبووی، نووسی بووی کە ئەمن شەڕەکەم نەجاحەتم نەینا داوات کەم یارمەتیا من بدەی، فەتبێژن سەید تەها 100 نەفەرەوە بە ئاسب هاتە پێشوازی شێخ عەبدولسەلام، چونکی عیلاقەتا سەید تەها و شێخ عەبدولسەلامە وەکو برایە بووە، زۆر کەیفیان پێک هاتیە. فەبێژی سەید تەها لە ڕێگا هەر ئەو نامەی دەخینتەوە و هەندێک جار احتیمالە ڕۆندێکیش بچاوی داهاتیە، وی کە چوون دوای شێخ عەبدولسەلامیان هینا ماڵی مدەتێک لە ماڵی سەید تەهای بۆ دوای سەید تەها گوتی سەید تەهای ئەم دەچمە رووسیا هەندێک سیلاحە دێکڕم، فەتبێژین سەید تەهاش ئەمە بێژنێت تێڕێک وەکو تەلیس یە زێڕا کرەوە، گوتی ئەگە دێچێت چەند زێر خازە ببە هەر سیلاحێکیژی بکڕە ئەتو ئازادی پارەکە ئایدیمەیە. لێرە نزانم ئایا شێخ عەبدولسەلام چوو بۆ رووسیا یان نەچوو نزانم، بەس دوای ئەوە بوو لە ئیران یەک لە ماڵی خۆ داوەتی کرد، خیانەتی پێکرد و دوای خەبەری دا عوسمانیەکان وەرن لە ماڵەیە گرتیان و بردیانە مووسڵ حەیف، 1000 حەیف، یەک لە قارەمانەکانی کوردستان و یەک لە بڵنگ یعنی ئەو کەس بوو پاش شێخ عوبەیدوڵڵا ئەو بتەنێ ئاڵایە شۆڕشا کوردستانی هەلگرت و ئاڵا شێخ عوبەیدوڵڵای هەلگرت. پڕاستی بۆمە ئەم قەرداری ماڵا بارزانین کە شێخ عەبدولسەلام لەسەر ڕێکا شێخ عوبەیدوڵڵای هاتە شەهیدکردن. دکتۆر ئەگەر ئەو پرسیارە بکەم، ینی باسی شتێکەکرێت کە گوایە ڕێکەوتنێک شتێک هەبووە لە بینی نەهریەکان و بارزانیەکان کە تەریقەت بۆ چێ بێ و سیاست بۆ چێ بێ و باز لەوە ژەکرێت کە گوایە نامەیەک یاخود وەسیەت نامەیەک شتێک لای جەناب بووە. حەزەکەم بەسەراتی و چیرۆکەشمان بۆ باسکەیت. ئەوە لەلایەن چیەوە بۆ لەلایەن سەید تەهاوە ئەم نامەیە یاخود ئەم وەسیەت ئەو نامە لە شێخ عەبدولقادر هاتووە بۆ سەید تەها. بەڵێ ئەمن حەقەتەن
مام جلال بابينو سر مام جلال رحمتي بله اول سفري كرد مام جلال بو استراليا اول ذاك بو رئيس جمهوري هات استراليا بله از بيجم 2004 بو تشكي هو بو هات فالمطار عالمي كرساني عندنا ابو كردكا بله اوش قلت خو عمل رئيسي كردستان نيما قال كاك مسعود هات او بو دانن بو من عالمي عراق بينن بله فعالم عراق يعني هنا زو دعوة ازي خاص بو بله وبيم خوشه ببينم شو مكني الاوتيل كنا انتقال بو لسيدني بله شو مجوري هات دركي لدركي راوست ابو البيشة من قلتي بيد بلم شيخ يعني دكتور قلت ما بلا بيجا سليمان وبصة بله قلتي امن اول جار كهات ما مطار لفروك خاني جناب تنبرسي بله قلتي بيمان قوت او الشيخ سليمان قلتي اگر خو مام جلال لحجي نهاتي او بما بيشوازي بكم بله امش بيكنيم يعني جوابم نداوة چونكي امن او قسم نكردبو بله بس حقيقة بملا من دهات بله ايدي امن قصة نكر قلتي اخر جار امن جناب تمديد لا ياخ سمر كهاتي نخوش مان هبو قلت منا اخر جار لا شقلاويك ما نديت بله كأتا أزقاس كرم قلت من هرا منطقة سليمانية احتياجي تشهي بنوسا بله تقريرك بدا أمم المتحدة وبدا أستراليا وبدا منظمة كير أميج لسر جنابت حماية دامن ورويشتمو شوق لحلب جمع مواهمو كاول ببو حلب بله يقدو شو لقلات شولان ماينوا قلتي راستا قلتي راستا بالوش أنا بقزرين قلت انفرمو قلتي ايوه مالي سيطة هاي نهري او شۆڕشتان کرد و دوایێ بە ملەمەتان داینا بە خۆشتان خۆتان کێشاوە بۆ گوتم وڵاهی جوابی ئەو پرسیارەم نییە گوتی جوابت هەیە بەس نەشێ ناخوازی بێژیان من دکتۆر باشە دیارە هەر باسەکەین بەڵام ئەم هێنانەوەی مام جەلال چ عەلاقەی بۆ پرسیاری منەوە هەبوو آخر ئەو مەسەلە ئەوەل جار بۆ مام جەلالم باس کردیە بەڵێ گوتی بەری خۆ بدێ ئەس بێژمەتە ئەمن پێخۆشە یەکی هەنگۆ دگەمە دابیت یەک ئەمە بەس یەکی ماڵە نەهریێ ماڵی سەیتەهای تگەمە دابیتن ماڵی شەنەوەی شەخ عوبەیدڵڵا بۆ من وەکوو کە ئەمن شۆڕشەکەم بەجێینا کە لێنەک هەیە ئەویش یەک لە ماڵی سەیتەهای گوتم من گوتێ بۆ ئەز گوتی ئەمن تەماشای سەیدێت هەنگۆ لە ئیرانی و لە تورکیا و لێرە کرد ئەمن ئەتوو ئیسماعیل تبینم ئیسماعیلی برات ئیسماعیلی برای من بەڵێ گوتم مام جەلال یەک ئەمن غەڵەتە سەید عەزیزی کرد بەرامبەری ملا مستەفای ئەزوی غەڵەتێ ناکەم گوتی دووەم گوتم دووەم ئەمە وەسیەت نکمە هەیە کو ئەمە سیاسەتێ تابعی ماڵە بارزان بین ئەمە ئەوەی لەسەر مەبوومە کرد لێرە ئەمە وەکو تۆپەکەی ناو تۆپانەیە تۆپەکەی فرێدەین بۆ ماڵی بارساحی ماڵی بارزان بەڵێ گوتی مەقسەدت چییە گوتم ئەمن نامەیەک لاڵە من هەیە وەختی خۆی کابرایەکی گوتنێ ساڵێ ساڵێ لەگە سەیتەهای بووە سەیتەهای گسکە لە تارانێ پاشی وەفاتێ سەیتەهای کە ژەهر خراپی کرایە ژەهر خواردن کرا سەیتەها ئەو ساڵێ هاتیە ئەو نامەی تگە خۆ هینایە دووسێ نامەی هینابوو شێخ عەبدولقادر بۆ سەیتەهای ساڵێ ئەمرێ خودێ کرد پاشەوە محەممەدێک کوڕێوە هات ئەو نامانە گوتە ئەوە وەسیە ئەوە توبارکی بابێ منەن نامێ سەیتەهاینە ئەم نزام چ تێدا ئەمیش خازم بکەمە هەدیە بووتە گوتی نامەکە چ تێدا گوتم شێخ عەبدولقادر نووسیتی سەیتەها ئەمە دەبی بچینە مەرحەلەکی دی لە ژیان ئەتوو
سلاح هەڵ ناگرێ ئەمن شێخ عەبدولسەلامی بارزانی کابرایەکی تێگەیشتیە ئینسانێکی موقتەدرە پێکرایە لەشکرێت گەدا ئەتوو پاڵپشتاوە بکە سیاسیەن و معنەویەن و لای سیاحش یارمەتی بدە ئەمە دەبی بچینە مەرحەلەی دووەن ئەمە دەبی ئەوڕۆ ماڵی بارزان بدەینە پێشخۆ گوتی ئەو نامە لە کیە گوتم کنە من گوتی لە کێن دێرە لە ماڵەیە گوتمە گوتی دەتوانی ئێستا بچی هێشتا مەنان نەخار بوو مەغریبێ داوەتی بووم گوتی دێت شێ بچ نامەکەی بینە گوتم مشکلە نە دێت تەلەفۆنی ماڵی کەم تەکسیەک بچیت لە ماڵی بدەنێت تەکسیەکە بینیت گوتی باشە بانانەکە بخۆینە تا تەکسیەکە تێت تەکسی نامەکە هینا خۆی ئاخ پێی غەریب بوو یعنی گوتی هەر خیندیەوە نامەکە زۆر دوور درێژ بوو نامەکە بە زمانی کوردیە بە شێوەی فارسی نووسرا بوو بەڵێ بە شێوەی فارسی نووسرا بوو هەر خیندیەوە و هەر نازانم چ نامەکە درێژ بوو تێکچۆ ڕەنگی زۆر تێکچۆ حەقەتەن گوتی کاک مەسعود ئەو نامەی دیتیە گوتم نا گوتی هەر باش بوو نەیدیتیە گوتم بۆ گوتی بەخوا ئێستا خۆی بە ئێعلانی پادشای کوردستان ببووە مەلیکی کوردستان ئێستا چونکی ئەگە پەنجەمۆری نەهری پێوە بێت خەلاص کەواتە قسە نەما ئیتر گوتی بەس هێشتان هیچ لە هیچ نەچووە با ئۆفەرێکت بۆ بکەم ممکنە تۆ محتاج نی ئەتو لێرە ئوسترالیا لە خەڵک پرسیمەوە دکتۆرێکی و احترامێکی زۆر تەیە لە دەوڵەتی ئوسترالیا ئەتو چووی ڕئیسی ئومەم متحیدە دیە یعنی ئەو شتانەی کرد گوتی ئەندا نائبی پەرلەمان ئیمەیە گوتم پیرۆز بیت گوتی وەزیر لە عێراق لە کوردستان ئەوەندە وەزیر هەیە گوتی نائبی پەرلەمانت بوێ دەدەمێ هەر وەزیرەتێکی ویستت دەتکەمێ چ لە وەزیر خارجیە لە عێراق و لە ئەوانە لە وەزارەتی مە لە عێراق چ لێرە پێم خۆشە داخازی من ڕەفز نەکەیەوە گوتم مام جەلال غەڵەتە سەید عەزیزی کرە ئەمە ناکەم ئەمە پابەندین بە گەورەی خۆ شێخ عەبدولقادرە ئەمری کرە کو ئەمە دەبی ماڵە بارزان بۆ شۆڕشا کورداتی بدەینە پێشخۆ ئەمن ئەگە ئەو ڕاویشەم کرد ئەمن خیانەتم پێ شێخ عەبدولقادر کرد گوتی ئەگەر نامەکەت نەدیتبا وەرت گرتبا گوتم وڵا هینگیدا فکرێکی لێکەمەوە ئیدی گوتی پێم خۆشە ئەو نامە بالەکنە من بیت ئەمە تەبعێکی دەکەین دوای نامەکەی دەبوو جەنابەت نێرمەوە خۆ ئەمیش نابێژمە مام جەلالە نابیت وەنیت خوددا نابیت گوتمێ ئەتو ئەمرت کە مام جەلال هەچی ئەتو بێژە من حازرم وڵا ئیدی نە نامەکەم دیتەوە نە مام جەلالم دیتەوە یعنی نامەکە لای مام جەلال مایەوە لای مام جەلال ئێستاش لای مام جەلالە ئیزا لە ماڵیانە کەواتە بێ و نامەیە لە ئەرشیفی ئەوانە مابێت ئێستا دەبی هەبیت بەس باوەڕ ناکەم بێلی کەس ببینی چونکی زۆر بەو نامە تێکچوو گوتی کەواتە خزمەتی ما هەمووی بابردی ئەگە ئەو نامە بگەیشت با دەستماڵی بارزان چونکی پەنجەمۆری ماڵی نەهری شتێکی گەورەیە لە ناو کورد لە ئێران و عێراق و تورکیا وڵا ئیدی ئەمن بە عاجزی لەوێ هەستام ئیدی پاشی مام جەلالم هەزار ڕەحمەتی لەبی نەمدیتەوە بەس دوای بەڵێ بۆچی سەید عەزیزمە نمونە هێنایەوە سەید عەزیزی شەمزینی لەگەڵ مەلا مستەفا بوو لە سۆڤێت و لەگەڵی بوو پێکەوە هاتنەوە سەید عەزیز غەدری لە خۆ کرد غەدری لە ماڵی نەهریە کرد هەزار ڕەحمەتی لێبیت ئینسانێکی زۆر تێگەیشت بوو بەس هەڵەکی زۆر گەورەی کرد ئێمەش ئێستا باجی ئەو هەڵەیە دەدەین ممکنە بزانی مەقسەدا من بزانە ئەمە نەبووینە هیچ نە هیچ بۆ مەکرا نەبووینە هیچ
بەڵێ مەلا مستەفا زۆر احترامی ماڵە نەهریت گرت هزار ڕەحمەتی لێبیت مەلا مستەفا سەید عەزیز لە کوڕێ خۆشتر تویست لە دوای ئەوە مەهاباتێ شێخ سەید عەزیز چوو بۆ رووسیا گەماوەی دوای لە لێنینگراد سەید عەزیز دراساتی خوێند بە خۆی زابط بوو لە جێشی عێراقی کە گەڕایەوە لە قیادەی پارتی بوو سەید عەزیز لە ڕاستە مەکتەبی سیاسی بەڵێ مەکتەبی سیاسی قایدە بوو ئیدی مەلا سەید عەزیز لە تورکیا فکرێکی کۆمۆنیستی چەپی وەرگرت بوو حەقەتەن یعنی حتا بێژن چەند ساڵ بابێ سەید عەزیز گە قسەی نەکرد گوتی ئەوە تو لە ڕێکا ماڵانەریە دەرچووی خەڵک عەرەب عەجەم تورک کورد هەموو لەمە فێرە دین بوونە 20 ماڵی گەورەی مەشایخ لەمە دەرکەتووە لەمە ئەوە بوونە لەمە لە کنەمە دەرسیان خوێندیە چووی ناریە تقریبا 800 فەقەی لێ بووە لێرە سەید عەزیز ئەو ڕێیای کرد ڕێ ماڵی نەهریە نەبوو و مەبدەئی مەلا مستەفاش هەینێ یعنی جەماعەتی یەکێتیش چەپ بوو فلەبەرەوەی سەید عەزیز لە مەلا مستەفا دابڕا و کە موعامەرەکەشیان کرد شێخ کەوکەز کوڕی سەید تەهای ئەویش لە قیادەی پارتی بوو شێخ کەوکەز ئەو مەسئلەی موعامەرەکەی کەشف کرد و سەید عەزیز گیرا لەکن مەلا مستەفای و مام جەلال و ئیبراهیم ئەحمەد و ڕەحمەتی خوا لە هەمیان بیت هەموو هاتنە گرتن دوای سەید عەبدوڵڵا ئەفەندی بابی سەید عەزیز نامەی بۆ سەید تەهای بۆ مەلا مستەفای بارزانی نووسی گوتی عەفویان بکە مەلا مستەفاش ئەوانەی عەفو کرد حەقەتەن سەید عەزیز هەڵەکی گەورەی کرد ئەگەر بگەڕینەوە هەر بۆ سەردەمی بە تایبەتی شێخ سەعید و ئەوانە شێخ عەبدولقادری کوڕی شێخ عوبەیدوڵڵا لە شۆڕشی شێخ سەعیدا بەشداری نەکرد یعنی فعلی بەڵام بۆچی ئەویان لە سێدارەدا ینی پەیوەندیەک هەبوو ینی هۆکاری ئەوە چییە؟ خۆ لە ئەستەمبوڵ بوو لە هین نەبوو ڕاستە بەس یەک لە تەئید یا پاڵپشت یا سەپۆرتی شۆڕشی شێخ سەعید بوو بەس لەسەرەوەی نەیانگرت شێخ عەبدولقادر شێخ سەعید نامی بۆ شێخ عەبدولقادر نووسی بوو کە ئەمەن ئێمە دۆڕاندمان لە شەڕەکەی هیچ جێ من نییە پێوە بچم تەکبیرێکی من بکە شێخ عەبدولقادریش هەستار نامێکی بۆ سەید تەهایت نووسیت برازای خۆی کە شێخ سەعید عەرد و عەسمانی لێبووی تەیەک دێتە منتقەی ڕواندز حرمەتێکی زۆر خزمەتێکی زۆری بکەن و هەتا خوا دەرکی خێری لێت کاتەوە ئەوش نامەکە زۆر دوور و درێژ بوو ئەوش لەکن ئەو ساڵێ بووە سێ چار نامە بوو نامێکی بۆ شێخ سەعید نووسی بوو بە زووترین وەخت خۆ بگەینە حدودێ ئێستا کە عێراقە بڕۆ وێندرێ سەید تەهای برازای من لەوەیە پشتیوانی و هەموو شتێک بۆ تۆ ئامادەکرایە کە شێخ سەعیدیان گرت ئەو نامە لە گیرفانی بووە ئەو نامە لە بەریکە شێخ سەعیدە بووە وڵڵا ڕاست کە نامەکەیت خینەوە سەید شێخ عەبدولقادریش تێت دیگە شێخ محەممەد لە ئەستەمبۆڵێت بەنە دیاربەکرێ لەوێن دەرێ ئەوەل کەس خازن شێخ سەید محەممەدە ئەدامکەن باپیرە سەید عەزیزە ئەوەی ئەدامکەن شێخ عەبدولقادری بابیت بێشتێ کوڕم نە ئەتووەرە ئەمن با ئەدامکەن پێشتوو ئێتە شێخ عەبدولقادریان ئەدام کرد و لە دووی شێخ سەعیدیان ئەدام کرد و هەتا ئێستاش ئەمە نازانین قەبرێوانە کێرەیە بێش سەر و شوێنن بەس ئارشیفی تورکەکان دێ ئیشەڵا ڕۆژێک دەهێت دێ پەیداکەن یا شێخ دوای ئەوەی کە ئیتر وردە وردەیانی شۆڕشەکان بە دواییەکە شکست دێنن کەی ڕویان کردە ینی بنەماڵی ئێوە یاخود هاتنا منتیقەیە و بۆچی ئێرەیان هەڵبژات بە تایبەتی ئەم گوندە کە پێوەدرێ ژوژیلە بەڵێژیلە تقریبان بەنێە هێردنە بێسێوە
ژوژیلەیە تاوکەیە بێڕۆشمە گولیژگەیە بیرتەیە مامە خەتیبە ئەو گوندان هەموو لەو منتەقە بوون گوندی دیش هەبوون ئەوانە وەختی خۆی شێخ وەختی خۆیان دەهاتن خەڵک لە حدود ئەو منتقەیان تاڵانت کرد ئەوانش پیاوە گەورەی وانە چوونە کرد شێخ محەممەد سدیق گوتیان وەرن بما پارێزن ئەنگۆ ماڵی تو حاکمی منتقەی و هەموو دنیات پارات وەرە ئەوش گوت وڵی بۆ مە زۆر دوورە جێنگۆ هاتنەوە جاری دووەم چوون گوتیان وەرن دەیەکانی مە بکڕن دو سێ زار داوایان کرد فشێخ هەستان شێخ محەممەد سەدیق سێ کەسی نرد گوتم بڕۆن تەماشا گوندانە بکەم بزان چییە کەواتام شوێنانیان کڕیوە بەڵێ ئەوزە کڕینەکەشی دەبێژمە جەنابێت کە هاتن ئێرەیان دیت گوتیان ئێرە ئەو گوندانە بەحەشتە لە کوردستانی عێراق ئێرە زۆر خۆشە فشێخ محەممەد سەدیق هەمجا شێخ ئەحمەدی بارزانی هەزار ڕەحمەتی لێبیت شێخ ئەحمەد زۆر مخلصی ماڵی نەهریە بوو بابم کەس چووە چەند جار بێژن پیرە بارزانیەکان بۆ متگێڕاوە دەیگۆ جارێک گوتیان شێخ دینۆ هاتیە گوتی ئەسپیان بۆینە کە بچ پێشوازی بکە گوتی نە ئەس بە پێش بۆ پێشوازیە کوڕێ سەیتەهای ناچم پاسپە دێ پێیاچم گوتی چوینەوە ماڵێ گوتیە بابت با بچینە ماڵێ نانە بخۆین وەکو ئایلە لەگە میێوانە نان نەخۆ لەگەم دەچی لای ماڵێ گوتی شێخ دینۆ گوتی فەرموو گوتی نایا شێخ ئەنگۆ کانینە ئەمە و شێخەکانی دی هەموو جۆگەی لەو کانینە جۆگە بە پێشکانی ئەوەندەیان ڕێز لە نەهریەکان گرتووە زۆر 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 ینی حقەتەن پەیوەندی سمکۆ بەم منتیقەیەوە چییە؟ کەی هاتۆتە ئێرە بۆچی هاتۆتە ئێرە؟ سمکۆ سێ چار جوار هات دوزار سێزار هات شەڕی ئێمە و خەڵکی ئەو منتقە ئەو خەڵکی ئێرە تەماعیان لەو گوندانەی مەکرد دو سێزار بۆ لە سەرکردنەوەیەوە هاتووە ڕاستیوانی بەڵێ بۆ پشتیوانی هات تقریبان 2000 ئەوەی هینا ینی ئەگەر مامەکانم لێگەڕاوان ئەو خەڵکیان هەموو قەتل عام دەکرد بەس مامم هەستا شێخ پوشۆ گوتی سمایل ئاغا ئەتوو هاتی سەرچاو بەس ئەتوو ئێستا دێکی ئەو خەڵکەی دێکوژێت دەڕۆیەوە ئەمە دەمینینەوە دژمناتی لە بینی مەخین ڕێژی دەمینیت هەتا مشکلەکمان هەیە بە خۆمان مشکلەکەی دێ حەلکەین کەس جوابی نەدابیت و ئەتوو هاتی بە جارێکیش بەخۆی لێ قەوما لە ئێران هاتە ئێرە لە گوندی قەلێتان ماوە و قەبری برایکی ئێستا لە گوندی قەلێتانە لەسەر پێش گێسی دەکان قەلێتان لەوەیە و عیلاقەتی پمە سەیتەها کە ڕووس گرتیان لە ئێرانی گرتیان بردیانە ئەوەی بردیانە مۆسکۆ لەوێ سەیتەها دەست بەسەر بوو باپیرم چوو لە ناو سندوقێکی دانا وەکو بازرگان بە ناوی بازرگانەتی هینایەوە ئێرە لە ئیرانی داهات لە ئیرانی کە هاتە ماڵی سمایلە غاشکاک ئەو کچا برایە خۆ گولیزارخان کچا جەوەراغا کچا جەوەرەغای پێشکەش سەیتەهای کرد لێرە خزماتیش خزماتیتان شێوێ دروزەبێ بەڵێ دروست بە خاڵی منە بەڵێ زۆر باشە جایە مە حەزەکەی پشوویەگەین و دوایی درێژە بە قسەکانمان دەست خۆش. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک دوکتۆر شێخ سلێمان کاک دوکتۆر ئەمە ناوچەیەوە ناوچەیەکی زۆر جوان و خۆش و ژینگەیەکی پاک و بەڕاستی حتمما لە ساڵانی 40-50کانە ژینگەکە لە ئێستش پاکتر بووە لە مێژووە ئەم دێیە چەندین ینی کەسایەتی گرنگ سەردانی ئێرەیان کردووە بۆ نمونە سمکۆی شکاک دوای ئەوە مەلیشی عراق سەردانیەکە ئێرەکە گوندی ژیژی لە حەزەکەم بزانم یعنی هۆکاری ئەو سەردانەی مەلیشی عراق بۆچی بووە لەم گوندە دوورە دەستە بۆچی هاتووە بۆ ئێرە هۆکاری چی بووە بەخۆی عکسەکانیش هەیە ئیشەڵە بۆ جەنابەت دەنێرم دووجار مەلی کاتیتە ئێرە جاری ئەوەل لە 1950 لەم وایە 2 ساڵ پاش ئەو دیسان هاتیە
یەک تەعزیزەن بۆ ئایلەکەی بەڵێ کە لیان ویستێ کە ماڵێکی ئەولاد ڕسوول هەنا نزیکن لە شێخ عەبدولقادری گەیلانی و باپیریان شێخ عەبدولعەزیز لە ئاکرێ ناژراوە و شەڕی ئەسقەلانی سەلیبیەکانی کردیە فەلبەر هەندێ مەلک فەیسەڵ لەبەر ناوی ئایلەکەی هاتیە حەقەتەن کە پێی خۆش بووە ئەوانە سەیدن و خەڵکیان خۆشتوێت تاجر بوونە و خزمەتێکی زۆریان کردیە هەردێکی زۆریان کردیە دایتیان ئەو خەڵکە لەسەرینە بەناوەکەی هاتیە حەقەتەن ینی هەر دیدارێکی سیاسی نەبووە یا دیدارێکی هەر بڵین کۆمەڵایەتی بووە کۆمەڵاتی بووە بەس لام وایە سەید تەها پێش وەفات بکە چوو بە بەغدا لای مەلیکی بینیوە بۆ خاتری استقلالی کوردستان یا حکومزاتی بۆ کورد و کوردستان زۆر لە ئەوەکان ئەوەی پێدەدەن بەس بە وردی بەحس لێ ناکەن کای نەتیجەکەی چ لێ هات دوای ئەوەی سەردانی ئێرەی کرد ئایا ببینیت ئەوانە داوای سەربەخۆی کوردستان دکەن لە عێراقی یا حکومزاتی چێ ناوانە ئەزم ئەوە یەک لە هۆ کارەکان بووە هاتە ئێرە کە دیتیتی 600 ئەسکەر و بیسی گایان کوشتیتەوە و لە ناو زگی گای بەرخیان مەڕیان دانا لە ناو ئەوە بەرخی گچکە لە ناو بەرخ مریشک لە ناو مریشک هێرکە هەمووی لە ناو یەک ئەوە یعنی کە خزمەتێکی تایبەتیان کردوونکەوە کە چوویتەوە ینی بەخۆی کە چوویتەوە لە سیدەکان هەموو ڕانچۆغەڵ و بە کوڵاو گۆری پێشوازیان بۆ کردەوە بە سیلاح و وەک شتێکی مەلیکیان بۆ کردیە خەڵکمێکی مەلیشی بۆیان کردە بەخۆی گوتیتی حەقەتەن ئەوانە شەهاسن کە گەورەتی ملەتێک بکەن مەلیک بەخۆی ئەوەی ئەو قسەی کردێک کە ئەو خانەوادە شایستی ئەوەیان هەیە ملەتێک بەڕێوە ببن ئیدی ئەوە بوو 2000 هات دوای باش ئەو کاتە جادە و شت هەبوو بۆ ئێرە نەخێر بە ئەسپ هەموو بە ئەسپ و حاژە هێستر بە ئەسپ و هێستر هاتیە جارێکی سویتە لای بێرمێ لێرە بێرما دیندارە هەیە تقریبان سعاتێک لێرە 20 دقه بە سیارەی بێرمە سارد هەیە بێرما دیندارە چیتە سە بێرمێت شتێکی لە شین سەر حدودی ئێران جارێک چوە وێن دەرێش ئەوجا یەک تشت بە شەو ماوەتەوە لێرە ئەوەی بزانیە نەخێر نانی خواردووە ڕۆژ کەمپیان هەبووە لێرە چووە بە شەو دیارە ئەمنیەکان ئەویان کردیە کە لێرە نەمێنتەوە جاری یەکەم نەمایتەوە جاری دووەم نەزانم مایتەوە یانە فەلێرە حەقەتەن هاتیە کە ئەو چیە پێشوازی لێ کردووە مامەکانم چونکی کە هاتە ئێرە خاڵم حاجی ئەمەرد گێرتەوە بێژیت کە هات گوتی وەلا بەرد کێلەشین وەلا حەڕ بەغداد نەساردی کێلەشین نەگەرمای بەغداد خەنجەرێکی هینابوو بۆ مامم بە هەدیە شێخ پوشۆ کوڕە گەورەی سەید تەها لام وایە ئەس بێژم نوکەش خەنجەرەکە هەرمایە لە عەکسەکانی شێخ پوشۆ خەنجەرەکە هەیە خەنجەرێکی زۆر جوانە هەدیەی مەلیک هینابووی بەڵێ زۆر جار باسی کەسایەتیە گەکرێ گوڵیزار خانم بەڵێ گوڵیزار خانم کێیە بۆچی ئەو ناوبانگی هەیە و ئایا ئەو پێشوازی لە مەلی کرد مەلیشی بینیوە لێرە بەڵێ هەمویان کسمال ئاغا لێرە بووە کە ڕەحمەتی مەلا مصفا مەلیک بە ڕەحمەت بی لێرە بووە هەمووی گولیزار خانم برازایە سمایل ئاغای شکاک بووە گوزار خان وەکو پیا و جێی سەید تەهای گرتیتەوە یعنی حاکم بووە لەو منطقەیە حکمی هەندی حکمی سەید تەهای ڕۆیشتیە کێ داشێت لە مەدرسا سەید تەهای گولیزار قسە بکە 24 ساعت دەبانچە پێرەوە ڕسمی هەیە یعنی کە قسەیت کرد خەڵک زۆر یعنی ئەوەندە بە دەسەڵات بوو زۆر بەس دەسەڵات بووە گە جارێکی هاتی قەبری لێرە دەسینە سە قەبریشی
زۆر خوا لێرە زۆر بە قدرت بووە زۆر یعنی ئەو خەڵکە هەموو لەژێر تەسەڕەفی بووە و احترامێکی تایبەتی هەبووە لای مەلامسای بارزانی کە جارێک ئەو منطقە هجومیان کردە ئێرە مەلامسا لەشکری نارد بەس کە ئەوان نەزانیان لەشکرەکە مەلامسان لەشکری نارد ئەوان کشانەوە مەلا مستەفا دائیمەن پشگیری لە گولیزار خانم کردیە بە هەموو شتێوەیەک وەت بێژن کە مەلا مستەفا بەڕەحمەت بیت بە شەو لێرەت بوو بە ڕۆژ لێرە لە بە تەیارەت چوو بن ئەو بەردەی لێرە ئەوە ساڵی چەنە میزە و پرسیارە لە شێستە مەلا مستەفا بۆ هاتۆتە ئێرە چەند ماوەتەوە مەلا مستەفا کە لە بارزان هات زۆر کە شەڕەکە دەستی پێکرد بۆ بێرە دەهات بێرەدا دوای چووە گەڵاڵە و چووە منطقەی باڵەکاتی و هات لێرە چەند ڕۆژ ماوە چ ڕۆژم بۆ ڕێک خستنی لەشکر ئێزاد بێژن دیوەخانێکی گەورە بووی گولیزار خانم گولیزار خان کە دەهاتە ژۆرێ بێژیت مەلا مستەفا و هەموو هەڵدەستان هەموو کەس لەبەری هەڵدستا دەگۆ مەلا مستەفا دانە دەنیشت حتا گولیزار پێینەڵێ مەلا مستەفا کەرم کە بڕوونێ فحقەتەن ممکنە ئەگەر یارمەتیە ماڵە بارزان نەبایە احتیمالە ئەمە ئێستا لێرە نەبووین ینی پاڵپشتێکی گەورەی ماڵی سایتەهای بوو مەلا مستەفای ڕەحمەتی ینی پشت و پەنای شکاکی ئیرانی هەبووە پشت و پەنای مەلا مستەفای بارزانی هەبووە پشت و پەنای عشیرەتەکانی دەوروبەری هەبووە فکەس بەخوا کەس نەوێرا ئەمن مەسەر ناونوویسین هاتیە ئەوەی ناو ئەحسایە ئەوەی کێیە ئەمن و اسماعیل وەڵا ئەوەش کوڕی منن کابراش نووسیتی دایک گولیزار خان جەوەراغا ئێستا ئەمن لە دایک ناو کابرا ناتوانانی بێژیت ئەوە کوڕی کێنە وەڵا کوڕی منن بنووسە کوڕی منن ئەوش ڕاست نووسیتی دایک گولیزار خان جەوەراغا يعني حكمي زۆر بووە دیارە ئێمە باسی مێژووەکەین ئەو کاتەی کە مەلیک هاتووە گولیزار خانم هیچ داواکاریەکی هەبوو لە مەلیک مەسەلەن داوای شتی کرد بێ بۆی جێبەجێ کرد بێ یاخود هەر نەخێر گولیزار خان خۆی لە مەلیک بە قودرەتر دەزانی پێ عیبوو لە مەلی داوا بکە یعنی ئەوە قسەکانە یعنی گولیزارێ هەندە ڕەحمەت لێ بن هەندە خۆی کەم نەکردیە کو شتێکی مەلیکی داوا بکەێت گوتیە مەلیکە ئەتوو بخازە چت قازە ئەوە بوو ئەوە خۆی ئەوە نەکردیە حەزەکەم ئیتر اینجا باسی بنەماڵەکەی خۆتان کە ماوانی بڵێن بازنگەی ماڵی خۆتان خۆت و باوکت و ئەمانە ئەگەر مەبەستم باوکت بە تایبەتی و مامەکان و ئەوانە باوکت پێشمەرگایەتی کردووە باوکم سیاسی بووە پێشمەرگەن نەبووە هەندی ئەمە زانم نزانم کچکە بوومە نایەتە بیرا من بەس ئەش بێژم بابم پێشمەرگاتی نەکردیە شێخی و کەس پێشمەرگاتی کردیە ئامر هێز بووە بەس ئەس بێژم بابێ من پێشمەرگاتی نەکرد سیاسی بووە کەواتە ئەگەر پەیوەندی لەگەڵ بڵێن سەرکردایەتی شۆڕش و با ورتر لەگەڵ ماڵی مەلا مستەفا ئەوانەیە چۆن بووە ینی یەکتریان ناسیوە خۆب طبعا ینی بۆ ماڵی مەلا مستەفای بەس بێژە ئەمنەوەی سەید تەهام یانەوە شێخ عوبەیدوڵڵا تەدانێ نەسە سەری خۆ حەقەتەن بابیشم علاقەتێکی زۆر قوەتی هەبووە لەگە شێخ ئەحمەد دائما چوویتە بارزان میێوانی شێخ ئەحمەد بووە شێخ ئەحمەدیش وەکو مدلل بە عەرەبیت بێژن کوردی نزانم سپۆیل بە ئینگلیزی مدلل ئەو های لە بابم کردیە بابم کەسێکی زۆر خۆشەویست و عەزیز بووە لەکن شێخ ئەحمەدی بارزان باوکت بە چ مەبەستێک ئەچێتە بەغا بۆچی چووە بەغا چۆن شەهید کرا ینی ئەوەی کە تۆی زانی تو ئاگا ئێوە دیارە و کاتە منداڵ بوون بەڵام ئەمە لایانی مێژووەکەی چۆنە ینی ئەمە ساڵی چەند چوینە لە ساڵی هەفتاویەک بوو لە هەفتە ئەمە ئیبتیدایی مە خلاص کرد ئێجا خاڵیتمە زۆر بۆمە باش بوون حاجی ئەمەر و حاجی کانەمی بابی شەهید عادل ئەوان حەقەتەن فەزلیان لەسەرەمەی ئەمەیان بەخێو کرد
فەوان هاتنە گوند لێرە بوون لێرە سانەوی نەبوو یاڕەبی ئەو منداڵانت چ لێ بکەم یعنی خاڵم مندە ئەمەی خۆشتویست لە وەختی خۆ مەعزمە هەبوو یعنی لەسەر مەعزمەی خاڵم کوڕە گەورەی خۆی نەتبرەسە مەعزمەی ئەمن و اسماعیلی تبرد ئەمە منداڵیش بوو نەنگی فخاڵم هەستا چوەکن مەلا مستەفای گوتیە مەلا مستەفای دوو منداڵی شێخ دینۆی هەنا سانەوینە تخازم تەکبیرێ لێ بکێ بینیە ئێرە ئەگە بینیە ئێرە دێ زۆر مەمنون بین لێرە بستنە سانەوێ بخۆ تەڵەبێ زیرەکن ئیدی ئەمن خاڵم هاتەوە ئەمەی برەوێن برە گەڵاڵی مەلا مستەفا چوینەکن مەلا مستەفا مابوو کاتە باوکم مابوو بەس نزام لە کێ دەرێ بوو بابم مابوو مەلا مستەفاش گوتی ما هەموو عالەم شێخێ هەنا ئەمەش با دوو شێخم هەبیت وڵا ئیدی ئەمە بۆ خوێندنێ لەوێ ماینەوە لە گەڵاڵە لە سانەوی گەڵاڵە ئەمە بۆ مەکدرسەی لە گەڵاڵی تبوون وەختی عوتڵەی هاوین داچۆینە بارەگای بارزانی یان لە قەسر و ماکۆسان یان هاوینان لە حاجۆمەران لەوێت بووین لە قەسر و ماکۆسان زۆر جار مەجید هەبوو خەڵکی فەیلی بوو کاتبی ئیدریس و مەسعود بوو نامەی ئەوەت کرد هەندێک جار نامەی زۆر بۆ تات ئەمنی سبەینان تگوت وەرە ئەتو یارمەتیم بدە ئەو نامەی بڕۆ بدە ئەو خەڵکەی ئەوەندە پارە بۆ ئەوەی نووسرایە بیاندێ ئەو ئیشەشمەت کرد گەوان وەکو پێشمەرگەل قەلەمدا بووین مانگی 5,000 دیناری 5 دیناریشیان تدامە ئەگەر مەعاش هاتبە ئەرێ وەڵا ئیدی ڕۆژێک بابم هات سلام عەلەیکوم وعەلەیکوم ئەسسەلام بابم چوو لەگە ئیدریس و مەسعود و مەلا مستەفای دانیشت سعاتێک 2 ساعت 3 ساعت هاتەوە شەوێ لە خیوەتا مەبوو خیوەتێکیان دابوو من و اسماعیلە ئەمە تێدا بووین شەوێ لەسەر تەختەی من نووست ئەز لە عەردە نووستم 2-3 ڕۆژ لەوێ هەردات نیشتن و قسەشی نەکرد ئیتر گوتی کوڕم ئەزیسمە بەغدایێ 5-6 ڕۆژ دەمینمەوە دەهێمەوە خانی منێل هەولێرێ گرتم من ژنە ئینای دێنگۆ بەمە وێرێ حەوزینێ لێرە بن ژیانە مەدی ژیانێکی پێشمەرگاتی زۆر تێکەڵ پێکەڵ بوو بە بخۆ جلکا بشۆ بخۆ نزام چ بکە بخۆ منداڵیش بووین و دەرسش بخینە هەستین بابم ئەمە بجێهێشت دوای چەند ڕۆژ خەبەر هات گوتیان بابت ئەدام کرایە جەنازەی بابیان فڕەندا بوو منتقەی حافز قازی و ئەمنی لەسەر بوون ئەگە هەر کەسێک چوو بە لێ ببا خوددان دەیان گرت بۆ کاری ئەو ئەعدامکردنەی چییە خۆزی بمازانی بە بەس لە ئەوەکەی نووسرایە لە شرتەی سەر ڕەسافە شەنق ئەدام کراوە و ئیدی هەر ئەوەی زانین و هیناین لە قەبرستانی پیرمام لە مەسیف ناو دەرکەی قەبرستانە لەوێ شاردیانەوە ئیتر ئەوە بووی ئەدامی بابم ئەمە لەوێ ماینەوە یعنی ئەوە تا ئێستا هیچ شتێک نازانن لەسەر ئەوەی بۆچی لە سێدارە دراوە ئەس بێژم بەس کاک مەسعود بزانیت ئەوەی کاک مەسعود بەخوای کەس نزانیت ئەوەی ئەمن تزانم کەس نزانیت ممکنە کەس نزانیت ئەمن نزانم و کەسێش نەگوتی ئەمن بەس تەبعاً لێت تۆ لەو باوەڕای بۆ ئەمەلیاتێکی یاخود بۆ چالاکیێکی شۆڕش و بێتە ئەوەیە وڵاهی بۆ چالاکی باوەڕ ناکەم بەس ئەو وەختە مشکلە هەبوو ئیدریس و مەسعود لە بەغدایێ فمەلا مستەفا لە جیاتی ئیدریس و مەسعود بابێ منی نارد ئەس بێژم چونکی وەختێک لە ئیدریس و مەسعودیاندا لە بەغدایە ئیدی ئەوان نەچوون ئەوانە بابێ منیان نارد وەکو وەفدەک وەکو تشتێک ئجا ئەس نزانم حەقەتەن ئەوانە بۆ بابێ منیان ئەدام کرد ئیتر ئەمە دوای ئەوەی کە باوکت لە سێدار ئادرێ یاخود بەڵێ
چارەنووسی ئێوە چیری هات بۆچی ئێوە تاکەیمانەوە ئەمن چیتان کرد بەڵێ پاش و بابم هەر یەکسەر پێیان وتن دوای هەفتەیە گەوانەی کە چوو ڕاست ئەمە چوینە تازی ماڵی مام شێخ پوشۆ شێخ جەیتۆ لە مەسیفی بوو ماڵێکی لاولێر بوو ئەمە چوینە تازی لێرە دوای بابم سێ مانگ خشکێکم بوو خشکم ئێستا مێردی کردێ لە زاخۆیە ماشەڵڵا ئەو بابی خۆی نەدیت دیارە لە دایکێکی ترە چونکە تۆ دایکە شەهید بووە نیە بەڵێ ئەوە هەرکیە بەڵێ لە هەرکیەکانە لە قەبیلێکی گەورەی هەرکیانە ئیدی ئەمە ژیان دەبی بەردەوام بیت باشە ئەمە پێشەوەی باسی ژیانی ئێوە بکەین ئەو پرسیارە دایکت چۆن کۆچی دوایی کرد دایکم بە تۆپ شەهید بوو بە تۆپ لەکوێ لە هەولێر شەهید بوو لە هەولێر بەڵێ هەندە تۆپیان هاوشتە ناو هەولێر ئەوجا چ عێراق لێیدا کە بڵێەوە پێشمەرگە لێدا هەر کەس قسەکی کرد تۆپێکی شکەتە ناو پێش دەرکەیمە دایکم پێش شەهید بوو ئیدی ئەمە حقەتەن دایکم لە 69 شەهید بوو هەرێوەڵە ئەمن و اسماعیل ماینەوە نەدایک نەباب نەجێنە ڕێ زۆر ناخۆش بووە یعنی لە گەڵاڵە هەندێک جار لە گەڵاڵە واللهی نان نەبوو بخۆین بەخوا ئەوەی کو یارمەتیامەدا ژنەک یاڕبی خوددا جێی بەحەشتکەی بکەی جیرانی محەممەد المەسا صلی الله علیه وسلم حەمایل خان دایکی کاک مەسعود یەک هەبوو پێشمەرگەیەک ناوی عەلی ئەرکی بەڵێ غورفەیەکی دابوومە لە گەڵاڵە غورفەیەکی دابوومە لە گەڵاڵە لەوێ دابووین نە سۆپە نە نوێنەک نەخواردن یەک هەبوو ناوی ڕەشید مەطعەمی هەبوو زاروار دەچوین قاپ و ماپ مەلوێرێت شوشت و خواردنی تدامە بۆ یەک دوو ڕۆژ خۆشترین ڕۆژ لێ ڕۆژێک ئەمەراغا هات هەزار ڕەحمەتی لێبی حیمای مخلصترین کەسی مەلا مستەفا بوو دۆڵەمەری دائیمەن لەگەڵ پیاوێکی باش هەر ئەگە گەیشتماینە ئەمەراغا مەگۆت باە هەر مشکلێک دابێشتە حەمایل خانێ وڵا شێخێنەمە ئەوەیان داوا کردێ هات باران بەفرە هەتا ئێرە ئەمن و اسماعیل بە هەردووک بەتانیەک پشتا خۆمەدا بوو یەک ئیدی ئەمەراغا بانگی کرد شێخێنە من چۆینە دەکی خێرە ئەمەراغا گوتی وەرن وڵا هات مەنزەڵێکی شی و ئەوەندە گوتی ئەوە دایکا مەسعودی لۆنگۆ چاکرە خانەکەمە هینا گوتی نەنە وەرن وڵا هات دوو لە حێفی هینا گوتی یەک بۆ تو یەکش بۆ برایەتە گوتی بەزانیەوە چییە گوتم نە گوتی ئەوە گولەبەندە گوتی حەمایل خان ئەوەی دەستی خۆی دروی گولەبەند کە یەک بخێرا مەلا مستەفا یەک بخێرا مەسعودە کە بە گولە نەکوژرێن گوتی ئەو گولەبەندانە زۆر چاوێن گولەیە بیت فڕە نەدەن وڵا ئیدی خەنی بووین مەسا یەک پسەر هاتەکان لە گەڵاڵە ئەوە بوو فالحەمدولله ئیدی ئەمە لێفمان هەبوو و خۆمان تەدبیر کرد هەتا هاوین بارەگای بارزانی لە قەسرت چوو بوو ئەوە چوو بە حاجی مەران ئێوە هەرە بەردەوام بوون لە خوێندن لەوێ بەردەوام بووین ئەمە زۆر زیرەکیش بووین زۆر زیرەک بوون بەخوای زۆر زیرەک بووین لە بارەگای بارزانی لە حاجی مەران ماینەوە بۆ ساڵی دووەم ئیدی ئەمن ئەوێن بەجێهێشت باش بۆچی پارتی خۆی نەکرد بە خاوەنیەوە واللهی ئەو پرسیارە دەبی لە پارتی و ئەوانە بپرسی باب شەهید دایک مال ئەسەف زۆر جار یەک دوو جار فەرەنس و حەریری یارمەتیامەیە دای
چونکی فەرەنسۆ لە فەڵەکانی ماڵی نەهریە بووە لە حەریرێ معلم بوو خۆت بێژە مەفەڵەی ماڵی نەهریەینە فەرەنسۆ لێرێ مەسئول و فەرەنسۆی چەند جار یارمەتیامەدا دەنە ئەوەی دی ئەگە کەسێک لەمە ببا خوددان ئەوش حەمایرخانم بوو کاک شێخەگەرە و پرسیارە بکەم ڕەنگە ئیحراجیش بێ بەڵام بەهاری بیکەم پرسیارەکە شتی کۆمەڵایەتی و ئەوانە هەبوو لە کوشتنی باوکتە نەخێر چونکی هەتا ئێستا عێراق کەسی ئەدام نەکردێ لەسەر کۆمەڵایەتی کەس لەسەر کۆمەڵاتی ئەدام نەکرایە و ناکرێتیش ئیلا مەسئلەکە سیاسی بوو مەسەلەیەکی سیاسی بوو مەسەلەکی و بووە کە سەرێک دڵێ مندا ئینسان ئەگە حیوانێکی بزر بیت بە دوودا دەچیت بزانێت چ خواردیتی بۆ منیش حەقەتەن ئەو کەسەرە ممکنە بەمە بن ئاردە هەتا ئێستا نەزانم بۆ غەدر لە بابم هاتە کردم بابێ من پیاو کوژ نەبوو ئازارا کەسێ نەدایە پیاوێکی مەرد و سەخی بوو لە بنەماڵە سەیتەهەی بەس ئەمە بێ ملک و ماڵ بوون ئەمە هیچمان نەبوو هیچ یەک بەستەعادمە نەبوو ئێرە منێ کڕی بە پارەی خوا و گوندەم کڕیە لە ماڵی مامم لە منداڵی مامم ئەمە بابم زۆر سەخی بوو دەگوت وایە ئەو جلکت داینتە دەری دەتەبەتە ئەرد و مەردی خۆی هەموو دا و ئەوەی فرۆشتی ئەوەی دای بۆمە هیچ نەماوە وە سپاسیش دەکەم هیچ بۆمە نەماوە ئەگە ما باوە ئەمەش بە دوو زەمین و مەمین دەکەتین نەمان دەخین ئەمە الحەمدوللا چۆن خوێندمان باش دکتۆر لێرە ناچارین کۆتایی بە ماڵخەی بەرنامەکەمان نێنین لە ئاڵلقەی داهاتوودا کۆمەڵی بابەتی گرنگی تر کە زیاتر پەیوەندی بە شەخصی خۆتەوە هەیە بازەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی ئەڵلقەیەم جارەمان پێکەوە پڕۆمە ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان دەسپێرم دەزەکەیتەوە بە پێشمەرگایەتی و چی وای لێکردی کە ئەمریکا بەجێ بێڵی تو بگەڕێت ترسنۆک بۆت گیرێ بۆ مە حەقەتەن ئەس بێ دەست نوێژم نەشم نوێژێ بکەم یەکژی هەنەزام قبلەژی کیوەیە بۆچی حیزبوڵڵات وایان دەرمانمان کردن ئیندا هەردووکیان بریندار بوون ناخازم سەرەکە ئاشکراکەم بەس عەرەب بوون چون تحقیق قورفە بوو ئەدەم بارزانی دانیشت بوو ئەمیش زۆر ئاجز بوو گوتم کاگات هەم خودێ ئەتو شەرمێ ناکەی گوتی ئەمە نەزانی ئەتو گەدای ئەدریس زۆر ئینسانێکی نایاب بوو نەرم و حەلیم یعنی ئەو بەردەدگە ئەو بەردەی قسەی کرد بە قانعیت کرد